توم کاتت باش ئەگەر لەگەڵمی زانیاریەکان سەبارەت بە سەردانی عەمار حەکیم بۆ هەولێر و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی کورد چییە؟ جگە لە پرسی ئاشتەوایی کە عەمار حەکیم ئامانجی سەردانەکەی بەم پرسە ناوناوە وا بڕیارە لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمدا چیتر تاوتوێ بکەن. بەڵێ سڵای خۆی گەورە لە تۆ تاوای بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ دوای نیۆڕۆ ئەمڕۆ عەمار حەکیم بە یاوەری شاندێکی باڵای هاوپەیمانی نیشتمانەکان هاوپەیمانی نیشتمانی شیعەکان سەردانی شاری هەولێر کرد و لەلایەن سەرۆکی حکوومەتەوە پێشوازی لێکرا. دواتر لەگەڵ مەسعود بارزانی کۆبوونەوە ئەوە دوای کۆبوونەوەکەی لەگەڵ مەسعود بارزانی هات بۆ هۆڵی سەعەد عەبدوڵڵا لەگەڵ لایەنە سیاسیەکان کە بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە کورسیان هەیە لە پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەدایل بۆ ماوەی نزیکەی نیو کاتژمێر ئەبێ ئێستا لە کۆبوونەوەدانا و بەڵام جگە لە بستنەوەی گۆڕان کە بەشداری کۆبوونەوەکەی نەکردووە. سەرجەم لایەنەکانی تر لە کۆبوونەوەکە بەشدارن عەمار حەکیم دەیەوێتن ئەو پرۆژەی کە پێیەتی بە لایەنە سیاسیەکان ڕابگەنێتون هەروە پرۆژەکان بۆ ڕوون کاتەوە کە ئاشتەوایی نیشتیمانی لە عێراق و باسی لە داهاتووی عێراق و مووسڵ و سەرجەم ئەو ناوچانە دەکات کە کێشە لەسەر و هەروە ئەو ناوچانەی کە داعش دەستی بەسەرداگرتون ئێستا وێران بووینەوە دەیەوێتن باز لەم شوێنانە بکاتن و هەروە ئەو پرۆژەیە کە دەوێت بەڕوونی بۆ لای لایەنە سیاسیەکان ڕوون کاتەوە و جگە لەمەش لەوێتن باز لە پەیوەندی نێوان هەولێر و بەغدا ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەولێر و بەغدا لە ماوەی ڕابردوو واژۆکرا باز لەوەش بکە هۆکاری چێکە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە و هەروە ئەو کێشانێک کە لە نێوان ئەو دوو لایەنە هەیە لە نێوان هەولێر و بەغدا هەیە بۆچی کێشەکان تاکو ئێستا قوڵ بووین و چارەسەریان نییە ئایا ڕێگا چارەسەر چێ بۆی کە ئەم کێشانە کۆتاییان پێبێتن و هەروە چەند تەوەرێکی تریش بازەکە بڕیار وایە بەیانیش سەردانی شاری سلێمانی بکات لەگەڵ چەند لایەنێکی تر کۆ بێتەوە و عەمار حەکیم بە پێی زانیاریان بەدەست من گەیشتووە 3 ڕۆژ هەرێمی کوردستان دەمێنێتەوە سەردانی ئەو لایەنانە دەکات کە پێویستە و هەروە خۆی بەرنامەڕێژی بۆ کردووە بۆ ئەوەی کە بە بەرنامەکەی خۆی یاخود ئەو پرۆژەی کە پێیەتی بۆیان ڕوون بکاتەوە و دوای ئەم کۆبوونەوەش بڕیار وایە لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیە لەم شوێنەدا تەواوی زانیاریەکان لەسەر پرۆژەکەی و هەروە لەسەر ئەو کۆبوونەوەی کە ئێستا لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەنجامی داوە بخاتە ڕوو بۆ دەستگاکانی ڕاگەاندن. زۆر باشە وەلی باس لەوە کرد کە نوێنەری پێنج لایەنە سیاسیەکە بەشداریان لە کۆبوونەوەکەی عەمار حەکیمدا کردووە ئەمڕۆ لە شاری هەولێر بەڵام بستنەوەی گۆڕان نوێنەری نەناردووە. بەپێی زانیاریەکانی تۆ بەپێی زانیاریەکان پێشتر وا هاتووە کە عەمار حەکیم خۆی لایەنە سیاسیەکانی بانگێش کردووە بۆ کۆبوونەوەیە بۆچی نوێنەری بستنەوەی گۆڕان بۆ کۆبوونەوەکە ئامادە نەبووە بانگێش نەکراوە یاخود خۆیان ئامادە نەبووە؟ بەڵێ من لە سەرپەرشتیاری کۆبوونەوەکەم پرسی هۆکارچێ بستنەوەی گۆڕان لە کۆبوونەوەکە بەشداری نەکرد. ئەو گوتی ئێمە پێشووتر وەکو سەرجەم لایەنەکانی تر داوەتنامەمان بۆ بستنەوەی گۆڕانیش ناردووە بۆی کە بەشداری لە کۆبوونەوەکە بکاتن بەڵام بستنەوەی گۆڕان خۆی نەهاتووە بەشداری بکە هۆکارەکەشی نازانین بۆچێ بستنەوەی گۆڕان نەهاتووە لە کۆبوونەوەکە بەشداری بکاتن. من ئەو زانیارم لە لایەن سەرپەرشتیاری کۆبوونەوەکەوە پێگەیشتووە هەروە بە ئێوەمڕێ. وەلی سەلیم پەیامنێری پێم لە شاری هەولێرەوە سپاس بۆ زانیاریەکانت.